پێش هەموو شتێک پێویستە پشت بە گەلی خۆی ببەستێ دەسەڵاتی سیاسی نەک بە دەرەوە و بۆ پشت بەستن بە گەلەوە تەنها بە دروشم و بە قسە نابێ دەبێ وا بکاتن هەست و سۆزی تاکەکانی گەلی کورد بۆ خۆی ڕابکێشێتەوە کە تۆراوە ئەویش بەوە دەبێ عەدالەتی ئیجتیماعی دادپەروەری بەرقەرار بێ ئەو ستەمەی کەوا کراوە لە تاشی کورد ستەمەکان نەهێڵدرێتەوە برینەکان ساڕێژ بکرێ ئێستا خۆتان دەزانن جیاکاریەکی زۆر هەیە هەندێک کەس وەکو قاڕون دەژین هەندێک کەسیش نانیان پارەی نانیان نانێکی پێ بکڕن بە یەک بڕیاری حکوومەت 27,000 کەس خانشین کرا و فرێدرایە سەر شەقام و بۆ ماڵەوە بەڵام هیچ بەدیلێکینە لەو ڕۆژەوە نزیکەی 1000 کەسێک لەو خانشینانە موچیان وەرگرتووە وایتر هیچ موچیا وەرنەگرتووە هەرەوە ناوە مشتێکە لە خروارێ کەواتە دەبێ ئیش بکرێت لەسەر ئەوە دووەمین قۆناغ ئەوەیە دەبێ هەستی نەتەوایەتی و ئەوانە کوردایەتی بگەڕێنرێتەوە بۆ تاکچ ئێستا وایلی هاتووە خەڵکەکە هەستی نەتەوایەتی و هەستبوون بە کوردیبوونی لا کاڵ بۆتەوە لاواز بووە دەبێ ئەوانە بکرێتن ئەوجا ئەگەر ئەوەی کرد خۆ ئێمە لە جوولەکەکان کەمتر نین جوولەکان لە هەموو دنیادا ئێستا ژمارەیان ئەو پەڕی 25 ملیۆن کەسە ناگاتە 30 ملیۆن کەس بەڵام دەوڵەتیان هەیە ئێمە لە هەموو کورد بە هەموو پارچەکانی کوردستان نزیکی 6-7 لەوانەیە 8 ملیۆنیش ببین هەر لێرە نزیک 6 ملیۆنین بەڵام هیچ قەوارەیەکمان نییە